بەپێی پێشبینیەکانی کۆمپانیای هەواڵگری ستراتفۆر، تا کۆتایی ئەمساڵ تاران و ئەنقەرە بەردەوام دەبن لە دەزوەردان لە کاروباری ناوخۆی هەرێمی کوردستان و بڕیارەکانی حکوومەتدا و ئەوەش دۆخی ناوچەکە زیاتر نائارام دەکات. کۆمپانیای هەواڵگری ستراتفۆر کە کۆمپانیایەکی ئەمریکیە، پێشبینیەکانی خۆی بۆ عێراق و هەرێمی کوردستان تا کۆتایی ئەمساڵ لە راپۆرتێکدا ئاشکرا کرد. بڵاوکردنەوەی پێشبینیەکانی ستراتفۆر لە کاتێکدایە کە ئێستا هەرێمی کوردستان و عێراق سەرقاڵن بە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵەوە و هەریەک لە بارزانی و عەبادی چەند جارێک لە چەند شوێنێکی جیاواز جەختیان لەسەر هەماهەنگی نێوان پێشمەرگە و سوپا کردووەتەوە. ڕۆژی 27 ئەم مانگە بارزانی لە نوێترین لێدوانیدا لە چیای زەرتک ڕایگەیاند هەماهەنگیەکەیان لەگەڵ عێراق لە داهاتووشدا بەردەوام دەبێت. بەڵام ستراتفۆر با پێچەوانەی لێدوانی بەرپرسە کورد و عێراقیەکانەوە پێشبینی دەکات لە ماوەی چەند مانگی داهاتوودا ئەو پەیوەندیە ئاڵۆزی بەخۆوە ببینێت و ڕایگەیاندووە ئۆپراسیۆنی مووسڵ هەولێر و بەغدای ناچار کردووە بە شێوەیەکی کاتی جیاوازیەکانیان وەلا بنێن. بەڵام لەگەڵ تەواوبوونی ساڵ و هەوڵەکان بۆ نەهێشتنی داعش، جارێکی تر ناکۆکی لەسەر ناوچەجێ ناکۆکەکان و سنووری هەرێم سەر هەڵدەدەنەوە. دەژڵێت ئەنقەرە بە پشبەستن بەو پەیوەندیەی لەگەڵ پارتی حکومڕانی هەرێمدا هەیەتی هەوڵ دەدات بەشدار بێت لە ئۆپراسیۆنی مووسڵدا. ئەوەش دژی ویستی بەغدا و ئێرانە و دۆخی ناوچەکە ئاڵۆز دەکات. لەبارەی ڕۆڵ و هەوڵەکانی ئێرانەوە ستراتفۆر ئەوەی خستووەتە ڕوو تاران دەیەوێت زیاتر خۆی بباتە ناو حکوومەتی هەرێمەوە و لە هەمان کاتیشدا هەڕەشەی شۆڕژگەڕانی کورد لە سنوورەکانیدا کەم بکاتەوە. لە درێژەی پێشبینیەکانی ستراتفۆردا هاتووە هەرێک لە ئەمریکا و ئێران و تورکیا زۆر باش لەو ڕاستیە گەیشتون کە هەر وڵاتێک هێزی هەبێت لە عێراقدا دەتوانێت کاریگەری لەسەر سیاسەت و ئابووری و داهاتووی مووسڵ دوای کۆنتڕۆڵکردنەوەی هەبێت. ئاماژە بۆ ئەوەش کراوە ئێران لە نزیکەوە لەگەڵ حەشدی شەعبی و هێزەکانی ئاسایشی عێراقدا کار دەکات. تورکیا پاڵپشتی هێزەکانی وەکو حەشدی وەتەنی و هێزەکانی پێشمەرگە دەکات. هاوپەیمانی نێودەوڵەتی بەسەرکردایەتی ئەمریکا بە هاوکاریکردنی سوپای عێراق هاوکارە لە شەڕی دژی داعشدا و لە باشوور و باشووری خۆر ئاواوە زیاتر پێشڕەوی دەکەن. کۆمپانیای ستراتفۆر دەڵێت هەرێک لە ئەمریکا و ئێران و تورکیا لە ژێرناوی ڕاوێژکاری سەربازیدا هێزەکانیان خزاندووەتە ڕیزەکانی سوپای عێراقەوە. ستراتفۆر کۆمپانیایەکی هەواڵگری ئەمریکی جیهانیە. لە ساڵی 1996دا لەلایەن جۆرج فرێدمانەوە دامەزراوە و بنکەی سەرەکی لە شاری ئۆستنە لە ویلایەتی تەکساسی ئەمریکا. ستراتفۆر لەسەر بیرۆکەی ئەوە دامەزراوە کە ڕووداوەکانی جیهان ئەوانەی دەبنە هۆی گۆڕانکاری بە هەڕەمەکی و لە خۆیانەوە ڕوونادەن، بەڵکو لە ڕاستیدا چاوەڕوان کراون. ستراتفۆر ڕۆژانە و مانگانە شیکردنەوەی هەواڵگری بۆ ڕووداوە گەرمەکانی جیهان هەیە و بڵاویان دەکاتەوە. تا ساڵی 2015 ژمارەی فەرمانبەرانی کۆمپانیاکە 100 فەرمانبەر بووە.